لێرەمەوە بزانین کە ئاستی ژیری دەوری لە 120 بۆ 25 یان نۆرمەڵە، مناڵی عەقڵێتی زۆر نۆرمەڵە، هەموو شتێک ئەزانێ، بەس ڕەفتاری نۆرمەڵ نییە. لە 110 بۆ 15 یان ئاستی ژیریان بەرزترە لە نۆرمەڵ، یعنی زۆر عەبقەرین، یعنی بۆ نمونەکو باسێکم کرد کە ئەینشتاینێکێکە لەوانە زۆر زانایتر هەبوون کە ئۆتیزمیان هەبووە. لەبەر ئەوە ئەبێ ئێمە بزانین کە هەوڵ بین مناڵەکە با ئەوەشی هەبێ مانای وانە کە ئەم مناڵە تاکێکی سوود بەخش نابێت لە کۆمەلگا، نابێ بە هیچ، ئەبێ هەر لە ماڵەوە سجن بکرێ، ئەبێ مامەڵەی خراپی لەگەڵ وەکو شێتێک مامەڵەی لەگەڵ بکرێ و سجن بکرێ لە ماڵەوە بەسرێتەوە. ئەنی من خەڵەکەی هێنن بۆ لام بەڕاستی بەسراوەتەوە لە ژوورێکە، ژوورێکی چۆڵ و هۆڵا مناڵە دانراوە بەس خزمەتەکرێ و نان و خواردنی ئەدرێتێ و نایاڵن. ئەمە زۆر هەڵەیە ئەم ڕەفتارە.